بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خوای گەورەتان لێبێ و لە خۆشی و شادیدا بن. لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و ئازیز شاد دەبمەوە و ئومێدەوارم سوود و کەڵکێک لە ڕێی بەرنامەکەمەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنم. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە بەرپرسیاری لە جەژندا دەکەم. جەژن یەکێکە لە وێزگە گرنگەکانی ژیانی موسڵمانان کە یەکێکیشە لە بوارەکان یان یەکێکە لەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە مرۆڤەکان پێکەوە گرێ دەدات و تەعامولێکی زۆر لە جەژندا لە نێوان مرۆڤەکاندا دەکرێت بەبێ جیاوازی. چۆن ئێمە هەست بە بەرپرسیارەتی لەلایەن خۆمانەوە بکەین، کێن ئەو کەسانەی لە جەژندا بەرپرسیارەتیان دەکەوێتە سەر، دایک و باوک، منداڵ، کەسوکار، کاربەدەستانی وڵات، یان خۆمان بەرامبەر بە ژینگە و بەرامبەر بە دراوسێ و بەرامبەر بە هەژارەکان بەرامبەر بەوانەی نەبوون چه بەرپرسیارەتێکمان دەکەوێتە سەرشان. بۆ ئەوەی بەرپرسانە جەژنێکی خۆش بەڕێ بکەین، نەبینەمایی ئازار و ناڕەحەتی یان ئازاردانی دەرونی کەسانی هەژار و نەبوو، چۆن بەرپرسانە تەعامل لەگەڵ ئەم جەژنە پیرۆزەدا بکەین کە لە بەردەمماندایە و بەرەو ڕووی جەژنی پیرۆزی قوربان دەچین. بۆ قسەکردن لەسەر بەرپرسیارەتی لە جەژندا، بەرپرسیارەتی میدیال بەرامبەر بە هاوڵاتیانی، میوانداری زۆر بەڕێز مامۆستا هادی محەممەد، مامۆستای ئاینیم کردو. مامۆستایان زۆر سپاس بۆ بەڕێست و سپاس بۆ ئامادەبوونیشت. سپاس بۆش دەستان خۆش. مامۆستا سەرتا پێم خۆشە لە باسێکی جەژنەوە ئایا بەرپرسیارەتی و جەژن پەیوەندیەک هاوسەنگیە لە نێوانیاندا هەیە یان بۆ منە بەرپرسیارەتی و جەژن چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ بلى بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وآله وصحبه أجمعين. سرەتا دەستخۆشی بەرنامەیەتان لێیەکەم کە بەم شێوەی لەم کاتەیە ساز دراوە لەسەر ئەم باسوخواسانی کە بەڕاستی ڕۆژانە باسوخواسی هەر ڕۆژەی تایبەت بە شتێک هەیە. ئەمڕۆژ ئەوەی کە گرنگە بەڕاستی جەژن خۆی بۆ خۆی چۆنەڵێت مۆسیمێکی گەورەی موسڵمانانە و یەکێکە لە شاعیری ئیسلام و بەرزڕاگرتنی ئەو شعیرەیەش لە نیشانی ئیمانی ئینسانی موسڵمان و باوەڕدارە. بۆ یە کاتێ تەمەشاکەین دوو سبەی کە هەموو عالەمی ئیسلامی بە خۆشی و سرورەوە پێشوازی لە جەژنێکی گەورەی موسڵمانانەکەن کە پێوتری جەژنی قوربان. طبعا لە ناو لە ئیسلامی پیرۆزدا دوو جەژن هەیە کە یەکیان جەژنی ڕەمەزانە و یەکیان جەژنی قوربانە. جەژنی قوربانیش طبعا دوای هەردوو جەژنەکە بە تایبەتیش کە ئێستا ئێمە لە باسی جەژنی قوربانداین لە دوای عیبادەتێکی گەورەوە دێکە بەجێهێنانی یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام کە حەجە. ئەگەر نەچینە ناو تەفاسیلی جەژن چییە، بەڵام جەژن بەڵام بچینە سەر مەسەلەی بەرپرسیارەتی لە جەژنە، ئێمە هەموو تاکێکی کۆمەلگا هەرێکی بۆ خۆی بەرپرسیارەتی لە هەموو بوارەکانی ژیانە هەیە و بە تایبەتیش ئینسانی موسڵمان کاتێک کە ئەم ماوەڕاستیمانە دێتە پێشەوە مەسئولیەتی زیاتر دەکەوێتە سەرشانی لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی نەفسیەوە، حتا لە ڕووی یعنی چۆنەڵێ هەموو بوارەکانەوە، بە تایبەتیش لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ژینگەیی، لە ڕووی چۆنەڵێ سیلێ ڕەحم، هەموو ئەو جۆرەشتانی کە پێویستە لە جەژنە بەڕاستی ئینسانی موسڵمان ئاگاداری بێت. مەسئولیەت و بەرپرسیارەتی هەمومان لە جەژنە بەڕاستی ئەوەیە کە هەر یەکێ لای خۆیەوە ئەوەندەی پێی ئەکرێت ئەم شاعیرەیە بە گەورە ڕابگرێ، ئەوەندەی ئەتوانی، ئەوەندەی ئەزانێ، ئەوەندەی توانای هەیە، ئەوەندەی بەرپرسیارەتی ئەکەتە سەرشانی بە پێی بەقەدر بەرپرسیارەتەکەی مەسئولە لە بەرزڕاگرتنی ئەم شاعیرەیە. ئەم شاعیرەش بە بەرزڕاگرتنی لە چیەوە دەست پێکە؟ ئەگەر تەماشا بکەین هەموو تاکێکی کۆمەلگا لەوە دەست پێکە کە جارێ پێش هەموو شتێک ئامادەی مەراسیمە گەورەکە بێ کە نوێژی جەژنە، کێشێکە لە حەقی موسڵمانان و کە لای هەندێک واجبیان بەلای ئەبوو حەنەفیەکان واجبە و لای فوقەهای تر بە سونەی موئەکەدەدانراوە. پێش هەموو شتێک مەسئولیەتی ئینسانی موسڵمانی کە لەو ڕۆژە ئامادە بێت. گەر تەماشا بکەی خەڵکێک زۆر ئامادە نابێت لەو کاتەیە، خەوی لێکەوتوێتەوە، گوێی پێ نەداوە. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. شعائری خوا، تعظیمی شعائری خوا، ئەوەی یەکێک لە نیشانەکانی. هەر لێوە ئەگەر دەست پێ بکەین ئینجا دوای بەجێهێنانی مافی خوایی کە ئەو نوێژکردنەیە لە ڕۆژی جەژناو کە دانراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام بۆ لەسەری و کە داوای کردو لە موسڵمان هەموو بە گشتی بێنە دەرەوە، ئافرەتان و ژنان و کچان و کوڕان و مناڵان و پیر و هەموو بێن و هەر هەمووشان لە ساحەیەکە ئەو نوێژە بکەن
بۆی ئەو شاعیرێ بەرز ڕابگیرێ بزانرێت کە ئەمە ینی چۆنڵێ یەکێکە لە شاعیرەکانی ڕوکنەکان یان دروشمەکانی ئینسانی مسلمان دروشمەکانی دینی ئیسلام بۆیە سنەتە لە ساحەیەکا بکرێت لە شوێنێکی گشتیا بکرێت تەنها لە مزگەوتان نەکرێت بەڵام ئێستا کە مەجال نییە و وەختەکە وا گونجاوە ناچین لە مزگەوتا بکەین بۆیە یەکەم بەرپرسیارەتی ئینسانی مسلمان ئەوەیە کە جارێ مافی خوای بەجێبێنێ بەکردنی نوێژەکەی پاشان ئەکەوێتە سەر بەرپرسیارەکانی ترکە ئەگەر لە پرسیارەکانە زۆر باشە مامۆستا بە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرموودا بەرپرسیاری یەکەمی بۆ سەرۆکی وڵات بۆ سەرۆکی کۆمار بۆ بەرپرسی ئەو ناوچەیە گێڕاوەتەوە کار بەدەست چه بەرپرسیارەتێکی دەکەوێتە سەرشان لە خۆشگوزەرانکردن لە دابینکردنی ئەو پێداویستیانی کە لە هەموو کاتەکانی تر و بەتایبەت لە جەژنا پێویستن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی بۆ منە بژێوی و مەعاش و کۆمەڵێشتی دیکەوە جەژن خۆی چییە یعنی یەکێک لە مەغزا و مانا و ناوکرۆکی جەژن ئەوەیە کە پێش ئەوەی خۆری یەکەم ڕۆژی جەژن هەڵبێت هەموو خێزانەکان چۆن زەردەخەنی خۆشیان لەسەر لێو بێ بەچی بەوەی کە ئەوەی کە پێویستیانن بۆ جەژن بۆیان دابین کرابێ ئەمە کەوێتە سەر کێ سەر بەرپرسیارانی وڵات دوای ئەوە کەوێتە سەر موسڵمانان بەگشتی یعنی ئێمە لەسەرمانە کە بەڕاستی پێش ئەوەی سفری خۆمان ڕازاوە بێ کە موسڵمانانی پێش ئێمە وا بوون لە کوردەواری خۆمانە ینی نەچینە پێش بڵێن سەلەفی ئێمە وا بوون هەر لە کوردەواری خۆشمانە بڕوا بکە ینی زۆر جار ئەگەێڕنەوە کە پێشەوەی کە سفری خۆت ڕازاوە بێ بیریان کردەوە ینی سێران کردوان بڵێ ئەبێ ماڵی فلان کەس چۆن بێ وەزعیان فلان دراوسێ ئەبێ وەزعیان چۆن بێ لەم جەژنە بە فریایان چوون ینی بە فریادڕستیان بوون ینی بەزەییان هاتوتەوە هەوڵیان داوە ئەوی لە دەستیان نەبووە درێغیان نەکردو لە ڕووی مەسئولیەتیش تەبعەن وەکو وتمانەوە پێش هەرێکی بەقەدر خۆی مەسئولیەتی هەیە مەسئولیەتی بەرپرسیارەتی ئەوەی کاکەتە سەرشانی چۆنڵێ بەڕێوەبەرانی وڵات گەورەتر لە ئەندامانی کۆمەڵگا بەگشتی ئەوان لەسەریانە بەڕاستی کاتێک کە مۆسیمێکی وا دێتە پێشەوە ئەوەدەی یعنی هەوڵ بدەن ینی بۆ نمونە کاتێک کە موچە نییە هەوڵ بن لە پێشی جەژنە موچە بدرێ هەرچەند ڕوبع موچەیە بەڵام دەستیان دەستخۆشیان لێکن کە توانیان لەم پێشی جەژنەیە دڵی خەڵکێکی زۆر خۆش بکرێت پاشان ئەوەی کە پێویستە بەڕاستی بۆ خەڵکانی هەژار و نەدار جا لەو هەژار و نەدارە مۆزەفین و موچە خۆرانەگرێتەوە یا غیری موچە خۆرانیش چکە ئێستا تۆ کە یارمەتی تەنها مەعاشە دەی بە موچە خۆران ئەی موچە ئەوانی کە موچەیان نییە هەر ئەندامانی ئەم کۆمەڵگەیە نین هەر خەڵکی ئەم وڵاتە نین هەر هەژار و فەقیرتر نین بە زۆری یعنی ئەگیناهایانە یعنی خەڵکی غیری ئەوەی کە موچە خۆر نییە على الأكثر لەوانەیە بڵێن باشترن لە خەڵکی ئەوانی کە موچە خۆرن تەنها داهاتیان ئەو موچەی مانگانەیە بەڵام لەناو ئەوانیشە خەڵکانێکی زۆرتر هەن کە بەڕاستی ئەوانیش جێگەی ئەوەیە کە ئاوریان لێ بدرێتەوە بۆیە بەرپرسیارەتی گەورە ئەکەوێتە سەرشانی ئەوانەی کە خۆیان بە بەرپرسی وڵات ئەزانن كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڕاستی ئێوە هەمووتان بەرپرسیارن هەمووشتان ژێردەستەکانن بەرپرسن کەواتە چی بکرێ باشە ئەوەی کە بەڕاستی لە دەستیانە ینی ئەو خێروی بەرەی وڵات با هەموو کەستەیە بەشدار بێ با قۆڕخ نەکرێت لە چەند کەسێکی تایبەتیە با خۆشی و شادیەکان کە ئەگەر تۆ باوەڕت هەیە بەوەی کە ئەم جەژنە جەژنێکی موسڵمانانە و پێویستە موسڵمانان هەمویان بە یەکەوە لە یەک کاتە هەمویان خۆشحاڵ بوون کاتێک گەشتنە سەر سفرە هەمویان دڵخۆش بن نەک خەڵکێکی نەیبێت و خەڵکێکی چۆنڵێ پڕ بێ و خەڵکێکی قڕ بێ ئەگەر بەو شێوەی بەڕاستی هەست بەو مەسئولیەتە بکەیت مەسئولە لایەنی دینیەوە و لایەنی کۆمەڵگاکەی خۆتەوە هەست پێ بکەیت بەڕاستی ئابۆ شێوەیە ناڕوە ئابۆ ئاوا نابێ و بەڵکو بەڕاستی ئەگەر ئینسانێک خاوەنی هەست و شعور و یعنی بەزەیەک بێ لە دڵ و دەروونە بەڕاستی هەوڵ ئەدا بە ئەو پەڕیتوانە ئەگەر وڵاتیش لە قەیرانە بێ وەکو ئێستا کە ئەمن قەیرانە بەڵام قەیرانێکی دروست کراوە نێڵێ تاکەکانی کۆمەڵگا بە هیچ شێوەیەک لەم بەتایبەتی لەم مەراسیمانەدا لە مەوسیمانەدا کە دێنە پێشەوە کە پێوترێت جەژن و ئەوانە بە هیچ شێوەیەک یعنی حوزن و ناڕەحەتی و ئەوەی کە پێی ئەوترێت تێکدان و لێڵکردنی ئاوی سافی ئەو جەژنە
ڕووبدا بە هیچ شێوەیە. بەڵێ مامۆستا وەگە بینی لە کۆمەڵگەی خۆمانەوە لە زۆربەی کۆمەڵگەکانی تری وڵاتی مسلمانانیشدا جەژن کراوەتە وێزگەیە بۆ ئیستیغلالکردنی خەڵک بۆ بەرزبوونەوەی نرخ وەکو یانی لە جەژنا سیعری خواردن و جلوبەرگ و کۆمەڵە شت بەرزبوونەوەیەکی زۆر بەخۆیەوە دەبینی لە کاتێکا چەند ڕۆژێ پێش دەژن هەرە و کاڵایە سیعرێکی دیکەیە بووە. بەرپرسیارەتی بازرگان و فرۆشیار ئەهلی بازار بەرامبەر بە جەژن چییە؟ چۆن ئەبێ دان بە خۆیان دابگرن وەکو ئەڵێ ئەم جەژنە نەکەنە ئیستیغلال و خەڵکی پێ وەکوڵێ ڕوت بکەنەوە. جاخۆی مەسئولەتی ئینسانی مسلمان لەوەیە دەرەکەوێت ینی کە تەعزیمی شعائری خوا لەوەیە دەرەکەوێت. تەماشاکە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتێک پێم وابێ ئەم ڕەمەزانە بوو یەکێک لە سەرۆکی وڵات داوای کرد کە لە ڕەمەزانە بۆ موسڵمانەکان شتەکان کاڵاکان هەرزانتر بێ وەک لە خەڵکی تر. تەماشاکە ئەمە چییە؟ کابراایەکە کە لانەی خۆشی موسڵمان نییە بەڵام ڕێز لە شاعیرە و لە دروشمی غەیری خۆیان ئەگرێت کە غەیری خۆیان کە مسلمانان. جا ئێمە ئاحەقترین، ئێمە پێویستمان بەوە زیاترە، ئێمە ئەبێ زیاتر خۆمان وەکو ئەوی کە دەری بخەین کاکە ئەم شاعیرەیەکە کە ئێمە ڕێزی لێگرین کە ئێمە وەکو مسلمان باوەڕمان پێێتی کە ئێمە نیشانەکانی دەری بخەین کە ئێمە احتراممان هەیە بۆی کە ئێمە تەقدیرمان هەیە کە ئەمە بەرز ڕائەگرین بەچی ئەبێ بۆی کە بەڕاستی بتوانین ئەوەی کە کەمترین یعنی قازان بخینە سەر کاڵایە. بەڵێ خۆی جەژن و مۆراسیمێک کە دێتە مەواسیمێک کە دێتە پێشەوە خۆی بۆ خۆی وەکو چۆن بۆ خەڵکی گشتی بەگشتی جۆرێکە لە ڕاحە و جۆرێکە لە بەهجەتی نەفس و دڵ و دەروون و ئارامکردنەوەی دڵ و دەروونەکان بە هەمان شێوەش ئەبێتە هۆی ئەوەی کە چۆنەڵێ بازار گەرمی و گوڕیەک بە خۆی ببینێ. بەڵام ئەم گەرم و گوڕیە ئەگەر بێت و سعرەکان وەکو خۆی بمێنێتەوە گەرم گورتر ئەبێ باشتر ئەبێ. بۆیە ئەگەر ئینسان بەڕاستی هەوڵ بدا لەو کاتە هەم لەبەر خوای گەورە کە تو لەبەر خوای گەورە شتێکت کرد من ترك لله شيئا عوضه الله خيرا منه. ئەگەر تۆ لەبەر خاتری خوای پەرگار شتێک واز لێبێنی ینی بۆ منە قازانێکی زۆر واز لێبێنی بەر خاتری خوای گەورە بە باشتر بەڕاستی پاداشت داتەوە باشتر بۆت قەرەبوو ئەکاتەوە. تو ئەگەر بەو شێوەیە بی لەبەر خوای گەورە بڵێ مادەم ئەم شاعیری جەژنات پێشەوە من لەبەر خوای گەورە ئەو شتانی کە هەمە ئەوەی کە خەڵک پێویستەتی و ناچار و زۆر زەڕورە بێ بیکرە کەمترین نرخی ئەخەمە سەر کەمترین عەفو قازانجی ئەخەمە سەر ممکنە خوای پەروەردگار وا بکە کە ڕزقت فراوان بێ و دوکانەکەت قڕباڵغتر بێ و بەرەکەتی زیاتر بێ. بۆیە بەڕاستی ئینسانی موسڵمان لەسەرێتی بەڵێ ئەم مۆراسیمان کە دێنە پێشەوە ئەم جۆرە بۆنانی کە دێنە پێشەوە جۆرەکە لە بازار گەرمیش هیچێک لە مەغزاکانی ئەوەیە کە لەمانە مەبەستەکانی و ڕوحیەتی ئەو جەژنانە ئەوەیە کە خەڵکانێکی تیا ئیسفادەیەکیش ئەکەن ممکنە کاڵایەکی هەبێ لەمە پێشتا داینابێ زۆر کەس هەر لی نەپرسیە بەڵام کە جەژنێک دێتە پێشەوە زەڕورە مەجبورە بیکرە بڕونە کابرا چکلەتی هەیە یان شەربەتێکی هەیە یان جۆرێک لە شتەکانی تری هەیە کە ممکنە لەو ڕۆژانی پێش جەژنا بەو شێوەیە بازار نەبووی بەڵام ئەم هینێش بەڕاستی ئیستیغلال نەکا چونکە لە دینی ئینسانی لە باوەڕی ئینسانی موسڵمان نییە لە ئەخلاق و ڕۆشتی بەرزی ئینسانی موسڵمان نییە کە ئیستیغلالی خەڵکی بکات. تەماشاکە لە فیقی ئیسلامی شتێکە زۆر جوانەڵێ ئەگەر کەسێک کاڵایەکی هەبوو ناچار بوو بە سیارێکی کەم بیفرۆشێ لەبەرەوەی ناچارە تۆ سیارێکت هەیە بای دەفتەرێکە بەڵام ناچاری بە 70 وەرەقەی فرۆشی ئەلەم کاتەڵێت تۆ حرامە لێ بکری لەبەرەوەی ئەو ناچار و مضطرە یعنی ناچارە بەوەی کە بیفرۆشێ لە سعری خۆی دێتە خوارەوە بۆ شێوەیە لە کاتێکە ئەگەر لە بجێتە مەسەلە ئەوە نەبێت بۆ زیاتری بووەکە تۆ بۆ نییە لێ بکری لەبەرەوەی تاوان گونەبارە بی چونکە بۆ ئەم ناچاری وای دەکردووە کە بۆ شێوەی بیفرۆشێ. دا تەماشاکە تۆ بۆت نییە بۆ شێوەی ئەو کاڵایە لەو بکری ئاوا یعنی فقی ئیسلامی ئاوا ئیشارەت هەیە بۆ کە ئینسان نابێت بۆ ئیستیغلالی خەڵکی تر بکات بۆ قازانجی خۆی بۆ مەسلحەتی و بەرژەوەندی خۆی بە هەمان شێوە ئەو کەسانیش نابێت کاڵەکان بەرز بکەنەوە لە مەسلحەت و بەرژەوەندی خۆیان و ئیستیغلالکردنی خەڵکی و دەستخستنی پارەیەکی کە لەو ڕۆژانەیە بەڕاستی خەڵکانێکی پیاڕوتێنەوە. بەڵێ مامۆستا خوای گەورە لە دەقی ئاەتدا هەڕەشەی تند لە کەسانێکە کە لە تەرازوو پێوانەدا غەش و خیانەت دەکەن بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەو کەسانی کە شتی خراپ بە سیعری باش یان بە نیەتی شتی باشە فرۆشن هەڕەشەی توندیشی لەو کەسانە کردووە.
ئەم بەرزکردنەوەی نرخە ئەچێتە کام یەک لەو چوارچێوەیەوە ئایا ئیسلامی پیرۆز بۆ بەرزکردنەوەی ئەم نرخە هیچ جۆرە سزا و شتێکی داناوەکەوەی کە پێغەمبەری خوا فەرمێ لە ئێمە یەک کەسێک غەش بکا و خوای گەورەش لەولا فەرمێ وەیل بۆ ئەو کەسانی کە لە تراز و پێواندا قورسی و گرانی و ئەو شتانەی نەکەن. بەڵێ بڵێ پرسیارکی جوانە لە ڕاستیە یعنی ئایا بەڕاستی ئەوەی کە کێشان و پێوانی کە ئاەتی قورئانی لەسەر هاتووە وەیل للمطففین الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنهم يخسرون شوێنی تریشا باسی هەر دیسان باسی هاتووە کە ئەوانی کە بەو شێوە لە کێشان و پێوانیاندا غەشەکەن یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ بەلای گەرمێکا ڕوا سەرەوەی وشکە و ناوەی تەڕە ئەڵێ سەرەوەی تەڕ بوو ناوە وشکە ئەفەرمێ پێڵێ بۆچی ئەمە وایە ئەڵێ باران تەڕی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من غش فليس منا لە ڕوايەتێکا من غش يعني من غش من المسلمين وغيرهم لا روايتك من غشنا فليس منا هر بهمان شيء غش لأيمن بكال لأيمنية غش بكال لأيمنية بهمان شيء كاتا جاء وبيوتري غش آية أمش اشت بواري غش أم هنيش برأسي سعر داناني زور هر چند الفقه إسلامية ولا سيري بيغمري خواه صلى الله عليه وسلم باوشي ويز تحديد سعرك نكرا يعني شو كمان سعود صفتكيتن شاراون لكسي كريار ئەم بۆنە تەرازوەکە شتێکی دانا بۆی شتەکە سوود بێ و ئەوی دیش غەشێکە تۆ لەسەرەوە ڕایەکێشی لە ژێرەوە کەچی لە ماڵەوە سێرەکەشتی خراپ ئەتوانین پێ بڵێن ئیستیغلالکردنە ئەمەیان بەڕاستی ئەمەیان ئیستیغلالی ئینسانەکە کە لەوە پێشوش باسمان کرد کە ئیستیغلالکردنیش جائز نییە دروست نییە کە کابران ناچارت ئەم شتە لە تۆ بکرێ ئەڵێ بەونێ ئیترێ ئەتێ بتێ ناتێوێرە هەر ئەوەیە هەر ئەسڵن جوابدانەوەکەی یعنی وەکوڵێ جوابدانەوەکەی جوابێکی باش نییە هەر هەموو موسڵمانانە نییە وهم بەڕاستی ڕێزگرتن نییە لە بەرامبەرەکەی کە ئەو توانای ئەوەی نییە پێی بکرێ وە لە ڕای لایەکتریشەوە ئیستیغلالکردنیەتی کە ئەم ناچارە بیکرێ ئیتر لە بەوەنەیە ئەی کڕی بیکرەوە ئەوش مەجبورە یعنی ناچارە هەندێک کاڵا هەیە کە ئینسان ئیلا ناچارە ئەبێ بیکرێ کەواتە ئەو شێتە بابی بەڕاستی ئیستیغلالەوە و نزیکیشە لە جۆرێک لە خیانەتەوە بەڕاستی چونکە تۆ بەڵام ئەتوانین بڵێن تەسعیرکردن چۆن نرخدانان لە فقه ئیسلامی نرخێکدانان ڕاو بڵێ تەنها ئەوەنە بەڵام ئەگەر بەروونە لە هەندێک شوێنە باسێکە کە ئەگەر شتێکی بە پێی کاڵەکەی بە پێی ئەو زڵوف و زەمانە بخەیتە سەر کە خەڵک لای خەڵک زۆر نەبێ طبیعیە ئەگەر زۆریشی خستە سەر وەکو بڵێ حکومێکی لەسەر هین ناکرێ یعنی تەطبیق ناکرێ بەڵام تەنها ئەوەیە ئەکەوێتەوە سەر زەمینی خۆت سەر بینی خۆت و خوا کە خوای گەورە پێی خۆشە ئاسانکاربی خوای گەورە پێی خۆشە یارمەتی من فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كرب يوم القيامة. مامۆستا پێت وانە کەمبوونەوەی ئەرک و بەرپرسیارەتی کاربەدەستان کە لە پرسیار یەکەمدا پرسییم کەمبوونەوەی ڕۆڵ و ئەرکیان نەمانی دەسەڵاتیان یان بۆ منە مەشغوڵبوونیان بە دزی و تاڵانی خۆیانەوە و باز کۆمەڵشتی شخصی خۆیان ئەم فەوزایشی لە بازاڕا دروست کرد بێ گومانی تیانە کە هەر کاتێک شعب و گەل و بینین لە فەوزایە بوون لە چۆنە لە هەرتەوازەییەکا بوون ئەومانەیە ئەوەی لەسەرەوە چۆن جۆرێک لە ڕقابە نەماوە جۆرێک لە ئاگاداری نەماوە جۆرێک لە بەرپرسیارەتی هەستکردن بە پرسیارەتی نەماوە هەستکردن بە پرسیارەتی ئێمە تەماشاکە لە تاریخە دەوڵەتی ئەمەوی عەباسیەکان زۆر جار بەچی ڕووخاون ئەڵێ ئەمان لە ژوور و خەریکی بەزەخ و تەرەف و شتی خۆیان بوون لە دەرەوەش جێی هاتووە وڵاتی داگیر کردو ئەمان ئاگیان لە دنیانەوە ئەمە بە هەمان شێوە بەڵام ئەگەر ئێستامانی ژەجگار وانە بن بەڵام جۆرێکە لەوەی کە بەڕاستی بەخۆی ئەو مەشغوڵە ئەگەی زۆر لە تۆ نەماوە مەسلحەت و بەرژەوەندەکانی خۆی وای لێ مامۆستا دوای وەکوڵێ لە بواری کۆمەلگا ئەم دووچی لەمان باس کرد فرۆشیار و کاربەدەست بەرپرسیارەتی مرۆڤ بەرامبەر بە خودی خۆی کە بۆ مرۆڤ هەبێ بەرامبەر بە خودی خۆی زۆر دڵسۆز بێ بە تایبەت لە خواردن و لە ئیسرافکردن و کۆمەڵێشە دەبە و نەبینی مرۆڤ لە جەژنە تووشی نەخۆشی و نازان بێتاقەتی ئەم شتانە بێت چۆن مرۆڤ بەرامبەر بە خودی خۆی بەرپرسیار بێ لە جەژنە وەڵاجا هەموو کەس وەکوتوان إن لنفسك عليك حق وإن لبدنك عليك حق بيامر صلى الله عليه وسلم فرمي نفس درون إنسان ولا شيء إنسان براستي ما في لسر إنسان أبي براستي بوشيوي كتندرست وكبيويست يعني رشاوي تندرستي وهم بواركين تندرستي بكابو ولا شو بولاري بو جسمي خوي بو حتى دروني خوي بيويست استام ججنا كده تبيشوا بونمنا راحيك بو درون
چۆنڵێ بەهجەتێکە بۆ دڵ و دەروون خۆشی و شادی و ئارامیەکە بۆ دڵ و دەروون دڵ و دەروونێک کە لەو پێش زۆر یعنی مەشغەڵەتی زۆر بووە زۆر بیرکردنەوەی زۆر بووە والحاصل ناڕەحەتەکانی ژیان دەورەی داوە جەژنێک دێتە پێشەوە ئینسانی موسڵمان بۆ شێوەری ئەگرێت کە بەڕاستی ئەمە ئارامێکی دڵ و دەروونە ڕاحەیەکە وێزگەیەکە بۆ ئەوەی کە ئینسان پشوویەک بدا بە هەمان شێوەش بۆیە پێویستە ئەو پشووە ئینسان لە خۆی تێک نەدا یعنی هەموو شتێک اعتیدالی تیا بکە ینی وەسەطی لە هەموو شتێکە زۆر زۆر ضرورە ینی کە تۆ وابزانی ئەم جەژنە بۆ ئەوەیە کە ئیتر بخۆیت و بخۆیتەوە بە ئارەزوی خۆت و جەژن بۆ ئەوەیە کە ئیتر بە هەموو شێوەیەک ینی دەست لە خۆت بەریت و گوێنیت و بڵێ خۆ جەژنە کوران چوار ڕۆژە یانان دوو ڕۆژەی جەژنە با بخۆین بە ئارەزوو زۆر جار تەماشاکی خەستەخانەکان لەو ڕۆژانەیە پڕە بن لەو کەسانی کە تووشی نەوعێک لە هینە بن چۆن ئیمتیلای پێڵن یعنی لە ڕاستیە ئەوە پێویستە ئینسانی موسڵمان لی بەدەنی کە عەلەیکە حەق ئەوەی ئاگای لە خۆی بێ اعتیدال بکە لە هەموو شتێکە لە خواردن و خواردنەوەکانە بۆیە تەماشاکی لە شتێک هەیە لەسەر جەژنی لەسەر گۆشتی قوربانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە سێ ڕۆژ زیاتر بە مەیهێڵنەوە هەندێک گەڵێن بۆ ئەو کاتە بوو کە خەڵک زۆر فەقیر بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تەوزیعیکەن بۆ ئەوی زیاتر یعنی خەڵک بەریکە بەعام بەگشتی هەمویان چۆن بەشدار بن لە ئەو خێرەی کە ئەکرێت لە قوربانە لایەکی تریشەوە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی ڕۆژێک دوای ڕۆژێک بیخۆن هەموو ڕۆژێک مەیخۆن تەماشاکە لەو کاتا پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی بە شێوەیەکی ئیشارەتی داوە بۆی کە ئینسان کاتێک کە بڵین گۆشتی سوور کە ئێستا زۆر قسەی لەسەر هەیە لە لایەکی تریشەوەڵەن هیچ زەرەرێکی بۆ شێوەیە نییە بەڵام ئینسان دائیماً معتەدیل لە هەموو کارێکە لە بەتایبەتی لە خواردنە ئەو نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی چونە سەر ڕووبارێک بيجي لوش فرمي فثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه كاتك تلس الخوارنك دانشي با سيكت بو معيد كبسير بشو بشيكي بو خواردن بشيكي بو خواردن بشيكي بو هناسدان خد داري كاتو اونيتي اكيد اي هناسد بنادريان او شو حتى يعني خول لناك اما شي والله جاجنو بالدانا وانا بوشي براسي ناكل انسان لعبادته وانش تملكا لكاتك امشن روجي او انسان براسي او بري عیبادەتی تیابکە و پەڕی نزیکبوونەوە لە خوای پەروەردگار تیاکە زیکرەکانی زۆرترن تەماشاکەی لە هەموو کاتەکان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر لله الحمد دەمانە ئەبێ بەسەر زمانی ئینسانەوە بێت تەماشاکەی یان نوێژەکان بە جەماعەت بکەی لەبەرەوەی چەند ڕۆژە چەند پیرۆزن هەر لە دەی عەشری ذوالحیجە وتمان هەتاکو جەژنەکان ڕۆژەکانی جەژنیش کە تەواو بێ بەڕاستی ئینسانی موسڵمان پێویستی بۆ هەیە زۆرتر زیاتر هەوڵ بە خۆی لە خوای پەروەردگار نزیک بکاتەوە وەڵام ئەگەر هاتوو ئەو بۆ شێوەیە بوو ئەوەشی لە کیسەچ بەڵێ مامۆستا بەرپرسیارەتی دایک و باوک پیا و بەرامبەر بە خێزانەکەی لە وەکو جەنابەت فەرموود وان نەزانێت کە جەژن ڕۆژێکە ئیدی هیچ بربەست و لەمپەرێ لە بەردەمیانە سنووری خوای تیا بشکێنێت لە هەموو ڕوویەکانەوە لە جلوبەرگەوە لە ئازاردانی دڵی کەس و کارەوە لە زیادەڕێی و مەسرەفەوە چۆن باوک بەرپرسیار بەرامبەر بە خێزانەکەی بەرامبەر بە کچەکەی بەرامبەر بە کوڕەکەی لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی ئەو شوێنەی کە بۆیە ئەچێ بەڵێ خۆی لە ئەسڵا لە ڕاستیا جەژن پێویستە ئینسانی موسڵمان هەوڵ ئینسان هەوڵ بدا یعنی دڵی مناڵ ماڵ خۆش بکە ڕاستە بە هەموو شێوەیە ئەوەی کە بۆ دەکرێت بەڵام لەسەر حسابی سنوورەکانی خوان یەکەم لەسەر حسابی ئەوە بەڵێ لەسەر حسابی دەرچوون لە سنوور نەبێ و لەسەر حسابی بەڕاستی لە عورفی کۆمەڵگایش دەرنەچی ئێمە کۆمەڵگای ئێمە حالیان لەم وەزعەیە لەم زروفەیە زۆر ماڵ هەیە جلی جەژنی تازەی بۆ ناکرێت بۆ مناڵەکانی و ئەو سفرەی کە پێشتر ئەتوانرا برازێنرێتەوە ناڕازێنرێتەوە بۆیە لە سەرمانە کە بەڕاستی کاتێ مناڵ داوای خۆ مناڵ ئەوە نازانێت زۆر جەروانیە داوای جلوبەرگەکە بۆ نمونە قەناعەتی پێ بکەی کە جلەکان عیبی نییە باشە بۆ بەگەر بیشتوانی بۆی بکڕی لە حاڵەکە بیشتوانی بۆی بکڕی بەڵام تۆ حسابەکە یعنی بەرپرسارەتیت هەیە لە کۆمەڵگایە تۆ ئەندامێکی لەو کۆمەڵگایە هەر بۆی هیچ نەبێت لەگەڵ شعور و هەست و نەستیانە تێکەڵ بی با شتیانێک بکەی کە بەڕاستی نەبێتە جێگەی سەرنج وە جێگەی ئەوەی کە خەڵکێک دراوسەکەت خەفەت بخوا کە مناڵەکەی بە شێوەی مناڵەکەی تۆ نییە بۆیە ئەگەر ئینسان وەزع و ظروف ئەمانە لێک بداتەوە ئێستا لە زروفێکی ئاوایان کە قەیرانێک هەیە
کە خەڵکی کوردستان بە تایبەتی تێکەوتووە ئەم کوردستانی خۆمان بەڕاستی پێویستە لەو کاتە ئەوەی کە ینی مناڵ پێی خۆشە ئەگەر بکرێت لە حاڵەتێکی موەسەڵەتیەت و ئەوانەیان لە سنوور دەرنەچوونە بکرێت بەڵام ئەگەر زانیت کە ئەبێتە مای ئەوەی کە خەڵکی تری پێ نیگەران بێ پێ بێتاقەت بێ خەڵکی کە ناتوان بیکردن ناڵەکەی تۆ ئەی ڕازێنیتەوە بە جلوبەرێکی زۆر جوان و کەشخە و زۆر گران بەڵام ئەوی تر دڵم تەوان لە جەژنە هاتوچۆ تێکەڵاوەکان زۆرترە بن دراوسەکان زیاتر یەکترە بینن خزمەکان یەکترە بینن بۆی هەوڵ بدەیت کە تۆ ئەگەر خزمی کەس و کاری وات هەیە کە فەقیر و هەژارن و تۆش ئەگەر دەسەڵاتیشت هەیە و توانایشت هەیە بەڵام وەکو ئەوان بیت و هەست و نەسەد وەکو ئەوان بێ با لەم جەژنا بتوانی ئەو لایەنە ئەوەی سەر لایەنی باسی ئەواکن کە بتوانی وەحاصلش نەبیتە مای نیگەرانی بۆ خەڵکی تر لە ڕووی ئەوەشو کە مناڵەکەت بەرەڵا بکەی بە هەموو شێوەیەک و بڵێ جەژنە ئەوانە نا بەڕاستی ئەوەش ئینسان لەسەرەتی نێڵە بۆ هەموو شوێنە بڕوا بۆ هەموو جێگایەک بچێ بۆ هەموو چکە تۆزین لە جەژنە زۆرترین ڕوودا و ڕووەدا زۆرمە بەستم زیاتر لایەنە شەرعیەکە بوو تێکەڵاو بوون اینجا لە نێو موسڵمانانە ئێستا حاڵەتێکی دیکە دروست بووە کە تەوقەکردنی ژن و پیاوی نامەحرەم و ئاسانکردنی ئەو جلوبەرگەی کە ژن بۆ منە لە کاتەکانی دیکە لە بەریاتی لە جەژن هەستەکەی جۆرێک لە جلوبەرگ ئەو مەرجانەی تێدا نییە کە ئیسلامی پیرۆز بۆ جلوبەرگیان حیجابێکی ئیسلامی دایناوە بەڵێ زۆر جارە خەڵتۆن جەژن بە شتێک گەزان کە قەیچێکە کۆرە جەژنە لە ڕۆژانەیە ینی ئەوەی کە چۆنەڵێ ئارەزویەکە ئایکە لە ڕاستیە دە ئینسانی مسلمان ئەو کێتە سەر عیبادەت تەقوای خۆی لە خواترسانی خۆی شەرعی ڕێگەی بە چیاوە هەبێ ئەوە بکە ینی ناکرێ ینی شتانێک بکە کە چونکە کە ئیسلام هات شتێکی منعکردن نەیفەرمووە ئەگەر لە فڵان ڕۆژوانەیە قەی ناکە هاتووە حیجابی بۆ من بۆ ئافرەتان داناوە نەیتوە ئەگەر هاتوو لە غێری لە ڕۆژانی مناسەباتانە قەی ناکە کە چی بۆ کەنیسە یەتە دەرەوە ینی هەر بە هەمان شێوە دەرەوەێتە من بینیمان کاچنە بۆ کەنیسە بۆ نمونە ئەو پەڕی ینی خۆڕازانەوەی ئافرەتان و ڕوت بوونەوەیان ئەوانیان هەیە خۆ دینی ئیسلام وانییە کاکە هاتووە حیجابی فەرز کردو و واجب کردو لەسەر ئافرەتانی مسلمان نەیتوە گەر هات و جەژنێک ماسی مۆسیمێک هاتە پێشەوە تۆ قەی ناکە لەو ڕۆژانەیە شتیوانیە بەڕاستی ئەو کێتە سەر عیبادەت و تەقوای ئینسان خۆی کە خوای گەورە خۆی ئەزانێت کە ئافرەتەکە و هەر کەسێکیشکەن بە هەر ینی لەسەر ئافرەت نەبین کاکە ینی قسەمان لەسەر ئافرەت نەبێ بە تایبەتی چونکە لەو ڕۆژانە خەڵکانی تریش هینە ینی پیاوانیش بە هەمان شێوە حەز بە تێکەڵاو بوون و ینی نوعێک لە ئەو شتانەکەن کە قەدەغە کراوە لە ئیسلامە ئەو تێکەڵاوی کە ئێڵین تەکیڵاوێکی زۆر لەگینا تۆ خزم و کەسکارە بینی مەرحەبایانەکەی دانیشن بە یەکیشەوە ئافرەتیش هیچ مشکلێکی تێدا نییە با ئێمە لە بینی ئیختیلات و خەلوەیە جیاوازیە بکەین ئیختیلات ئەوەیە خێزانی تۆ خێزانی من دانیشن بە یەکەوە بەخێر بێنە خواستەرچاوماتن جێژنتان پیرۆز بێ دانیشن چای خۆنەوە بە یەکەوە هەمومان پێوتری ئیختیلاتێک کە تێکەڵاویەکە کە ئیسلام منعی نەکردووە من لێرەوە ئەیڵم کە ئیسلام ئەوەی منع نەکردووە بە ئیسلام بەو شێوەی ئافرەتی بەند و کۆت و زنجیر نەکردووە بەڵام خەلوەی حرام کردووە ئیاکم الدخول على النساء حرام کردووە بە تەنیا لەگەڵ ئافرەتمانەوەیە لە شوێنێکا کە شەیتانە بێ بەستێ هەمیان ئەوەی حرام کردووە ئەگەر اختیلات بۆی با ئێمە تێکەڵایی وانەکەین کە بڵێن وڵا کارێک تێکەڵایی حرام و جایز نییە و دروست نییە و یعنی تروا لێبێت خزمەکەی خزم لە یەکتری دوور بکەونەوە ئەو هاتوچۆ و مەوەدە و حب و بەڕاستی ئولفە و بەیەکەوە بوونە نەمێنێ خۆی ئەم گەرم هاتوچۆیە نەمێنێ ئەوەش نامێنی وردەوردە تۆ لە بازاڕ ببینی نایناسی بەڵێ چۆن لە جەژنە لە بری ئازاردانی خەڵک لە بری ڕق و بغوز بەخشینەوە خۆشەویستم حەبەت بەخشینەوە هەر ئەو نمونانەی کە جەناب داماژت پێکرد زۆر کەس بە تعدیلکردن و گۆڕانکایی لە ناو ماڵەکەیدا بە قەنەفەکەی بە قاپی خواردنەکەی بە فەرشەکەی حتا بە جلە گرانبەهاکانی بەری بە ئاڵتونەکانی بەریەوە دەیەوێت ئازاری کەسوکاری بدەن بۆنە پیاوێک بۆ بە سیارەکە یان بە خانوەکە یان بە کۆمەڵشتی دیکە چۆن لە جەژنا نەبینە هۆی ئەوەی کە خۆمان بکەینە پێشانگای خەڵک سیرمان کا بانگەشە بۆ خۆمان بکەین بۆ جلو بەرگمان بۆ قاپ و قاچاقمان و دڵی کەسوکارمان دڵی منداڵی هەژار و فەقیرەکان دراوسەکانمان ئازار نەدەین لە حقیقەتە خۆی وەکو لەوە پێشی شتێکمان ئیشتارت پێیا کە ئینسانی مسلمان لەسەرێتی وەکو مەسئولیت بەڕاستی ئەبێ ڕەچاوی بارودۆخی
دەوروبەرەکەی بکات هەمیشە ئاگادار بێت مەسئولەتی لەسەر شانە یعنی ڕقابەی خوایی بەسەریەوەیەتی کە بەڕاستی تۆ تا ئێرە جاریوە ئافرەتە بین تا ئێرە بازنەکانی لە دەستەکە و بۆ نمونە زنجیرەکاتە منی و حەسڵ ئاڵتونەوانە پێوەیە چێتە ماڵانێکە ئەویان بۆ ناکرێ ئەی تەبەن ئازاردانە ئەی تەبەن ناڕەحەتە ئەی تەبەن دوای خۆشییاگرێت لە ماڵی فەقیرەکە بەجێڵێ بەڵێ بیزڵبت یعنی بەڕاستی زۆر جار ئەوە ڕوویداوە دوایی ژنی فەقیر ناچا داما بۆڵە بەسە مێردەکەیان بۆ ڕوویداوە زۆر یەکتانەی لێدا کە بڵێ ئەوە تا ئەوان ئابۆ شێوەیە ژنی ئێمەژەوە حاڵمانەوە وەزعمانەوە ئەمانە بەڕاستی وەیە ئینسان هەوڵدا ینی شتێک نەکاکە بێتە مایی چۆنەوەێ نیگەرانکردنی خەڵکی بە هەموو شێوەیە ئیسلام هاتوو بۆی بەڕاستی خۆش و شادەکان و خەڵکی وەکو یەک بنا الناس سواسية كأسنان المشط أجر حديثك فرملك صحيح به خلقي وكو خمون يكسان كاكا باش تو خوای رزقی که پیدایی تو بمنی نداوە بەڵام نابێت تۆ بە شێوەیەک بەڕاستی بە شێوەیەک خۆت پیشان بدەی کە من نیگەران بکەی بەڵێ تەحەدوس بە نیعمەتی خوای گەورە و دەرخستنی نیعمەتەکانی خوا باشن بەڵام بێ ڕەچایی دڵ و بەرامبەری خۆت بکەیت و بار و ظروف و دۆخێک کە تایە ئەژیت ئێستا تۆ لە وڵاتێکی دەوڵەمەندە هەموویەک و یەک وەزعیان باش بێ خەیچێکە بە تۆش دەکەی بە شێوەی خۆت بەڵام کە تۆ ئەبینی دەوروبەرەکەت وەکو تۆ نییە بەڕاستی ئینسانی موسڵمانە بێ هەستی ڕقابەی خوای لە دڵ دەرونیا بێ یعنی هەوڵدا ئەوە نەکە وەڵێ مامەسا کۆمەڵێش هەیە یان بوومە ئەو تەقەمەنی و یاری مناڵانەی کە لە کۆڵانە لە جەژنە ئەنی خەڵک ئاوا دەخوازێت کە خۆزگە هەر جەژن نەبووایە لەوە چێت لە جەژنە مرۆڤ لە بری بەخشینەوەی قسەی خۆش و پێکەنین و بزە و زەردەخەن بەرامبەر بە خەڵک لەوە چێت هەزارەها جنێ و نەعلەت لە منداڵەکە کە لە کۆڵانە بەبێ بەرپرسانە دایک و باوک بەرەڵایان ئەکەنە کۆڵان پارەیان ئەدەنێ و دوکاندارەکانیش بە بەرپرسانە پێیان ئەفرۆشن چۆن ئێمە لە بەرامبەر منداڵەکانمان چۆن لە ئازارنەدانی دراوسێ و خەڵکی دیکەدا بەرپرسان لەگە منداڵی خۆمان دەتەعامل بکەین بەڵێ وڵا جا تەبعاً لەسەر هەموو کەسێکە بۆ لەسەر بەرپرسانی وڵات کە هەر لە بۆنە محافظ و پارێزگار و قایم قامەوانی کە ئەرکی سەرشانی پاراستنی شارێک لە سەرشانیانە ئەو جۆرەشتانە منعکن هەموو جارێکیش منعێکن بەڵام هەر چۆن کۆنتترۆل ناکرێ بە تەواوی چونکە بێتەمای ناڕاحەتی وەکو چۆن کەسێک ئێستا چۆن کە شۆفێرێک ناکرێەوە هۆڕین لێ بدا هەر لە ئەتەکێتی ئینسان نییە بەڕاستی هۆڕین لێدانی زۆر چونکە هەم دەوروبەر ناڕەحەتەکە هەم لە ئەخلاقی ئینسانی باشش نییە بە هەمان شێوەش ئینسانی بەڕاستی ئەبێ ئاگادار بێ بۆ مناڵەکەی کە داوایەکە هەر لە بەروی مناڵەکەی پێی خۆشە لە بەروی ئەم دڵی خۆش بێ مناڵەکەی پێ بکەنێ ئیتر گوێبەوە نیە کە خەڵکی تری ئیزعاج بێ و ناڕەحەتە بێ من یەک شتێ بڵم لە مزگەوتیشە یعنی حتا کاتی کە قورئانی بەیانیان ئەخوێنرێ زۆر جار هەوڵم داوە کە درەنگترین وەخت دەست پێ بکرێ بە قورئان خوێندن بۆچی تۆ ئەم کەبەرە گەورەیەکەیتەوە دەنگێک ئەڕوا بە ئارەزی خۆی هاوارەکە و قورئان خوێنەوە لە دەوروبەرە ئەڵڵاهو ئەکبەرەکەی کاکە خەڵکانێک هەیە کە وەکو تۆ نین ئامادەی نوێژ و مەراسمی جەژن نابن بۆ ئێمە بینەمایی نیگەرانی و ئیزعاجی خەڵکی ئێمە عیبادەتێک بۆ خۆی خۆمان ئەکەین وە شەعیرەیەک زیندوو ئەکەینەوە و شەعیرەیەک بەرز ڕائەگرین کەواتە با بەو شێوەیە بێ کە پێغەمبەری خوا سەڵ سەڵەم کردوێتی با خەڵکی غەیری خۆمان ئیزعاج نەکەین باوای لێ نییە بەهۆی ئەم جەژنەوە ڕقی لە ئیسلامەکەش هەڵسێت باشە لەبەرەوە موسڵمان بەڕاستی بێت لە هەموو لایەن جوانبەکانی لێک بداتەوە تەنها مەبەستی خۆی نەبێت تەنها سەرەتا باسمان لە بەرپرسایەتی کاربەدەست کرد کە پێویستە سنوورەکان بە شێوازێ بێ هەر نەبێتەمایی ساختکردنەوەی ئەم کاڵە بزیان هێنەرانە ئەم یاری مناڵانە نەیەڵێ بەرە وڵاتەکەی خۆی بێ کاتێک کە کاربەدەست ڕۆڵ و ئەرکی نەماوە باسمان لە بەرپرسیارەتی بازرگان و فرۆشیارەکانمان کرد کە کاتێ ئەمیش نییە چۆن دایک و باوک بەرپرسیارانە مامەڵە بکات لە کاتێکە ئەگەر جنێ و نەفرەتێ لە منداڵەکە بکرێ هەر یەخە و بەرەوکی خۆی ئەگرێتەوە کەواتە ئێمە وەکوڵێ دەستمان لەو دوو کەسەی لەو دوولایەنەی دیکە شۆردووە چۆن ئێستا دایک و باوک لە جەژنە بزانێت ئەو پارەی کە ئیداتە منداڵەکەی ئەو جەژنانەی کە ئیداتە منداڵەکەی چۆن سەرفیەکە و لە چیا سەرفیەکە وڵات جاتەبان ئەگەر ئەو دوو مەسئولێتی کە تۆ بەرپرسایەتی تۆ باسیکردنەمان
یعنی یان کەسبوون ئەو کاتە بەرپرسیاتی باوکوداکە قورسترە بێت چونکە تۆ زانی شتەکە لە بازاڕ هەیە بە ئاسان دەستی ئەکەوێ تۆش نانساری خۆ جەژنە پارەی ئەدەیتێ یعنی ئەو باوکوداکەش دایمن خۆ یا بێت هەمیشە چاودێری بن و بە دوایەوە بن و ئاگایان نێبێ هەنگاو بە هەنگاو چی ئەکا و چی ئەکرێ و چۆن بەکاری دەنێ ینی بەرپرسیاکە قورسترە بێت بۆیە بەڕاستی ڕاستە ئەگەر هەوڵ بدەین کە مادام ئەگەر بازار بۆ شێوەیە بوو کە دوکاندارەکان بوا بوو کە ئەوەی کە پێوتێتە تەقەمەنی و شتانێکە خەڵکی ئیزعاجەکەن هەبوو لە ناو بازاڕا یعنی بە ئاسان دەسەکەوت ئەو کاتە بەرپرسیاداکەوە گرانترە بێ قورسترە بێ بۆیە ئەبێت چاودێریان زیاتر بێت تاکو نەبێت تەمای نیگەرانی خەڵکی کە بەڕاستی ئەمەش کەمە ئەمە لەوانەیە من باز لە خەیاڵ بکەین چونکە خەڵک ئەوەندە لە جەژنە ئەوەندە گوێنایانێ یعنی چۆن خۆی بەلای شتێکی هینە چۆن لە ڕۆژی چەند ڕۆژێکی ئازادیە بە هەموو شێ ئازادی شای بە مناڵەکەی هەرچیەکە زۆرتر وایە یعنی خۆزگاوانە وایە بەڵێ مامۆستا باز لە جەژن و ئاشتەوایی کۆمەڵایەتی بکەین هەمیشە دەڵێن دەبێ بە تەمەنەکان دەبێ سەرۆک عایلەکان دەبێ کەسانی گەورە و خاوەنەزمون پێشەنگ و پێشڕەوی ئەو کەسانە بن لە ئاشتەوایی کۆمەڵایەتیدا لە ئاشتبوونەوەی کەسوکاردا جەژن چۆن ئەو بەرپرسیارەتێمان فێرەکە چۆن کە جەنابێت برا گەورەی کۆمەڵێ برا و خوشکی چۆن پێشی ئەوان بکەوی لەگەڵ ئامۆزاکان تا لەگەڵ دراوسێت تا لەگەڵ کۆمەڵێ لە عەشیرەتێکی دیکەدا جەژن بکەینە وێستگەیە بۆ ئاشتەوایی بەڕاستی ئەگەر لەوە پێش دڵ و دەرۆنی ئینسان گردیگرت بێت لەگەڵ یەکتریا لەسەر هەندێک مەسائل ئەم جەژنە باشترین فرسەتە بۆی ئینسان بتوانێت تایە دڵ و دەروونەکان ئاشت کاتەوە دڵ و دەروونەکان بەیەکە ببەستێتەوە و ڕقوچینەی تیا دەربهێنێەوە ئەوەی لەوە پێش چووە ئەوەی کە لەمە دوار لاپەڕەیەکی تازە هەڵبدرێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هاتە ناو سەحابەکانی فەرموو من حەزەکەم کە بێم کە قسەڵەوکم بۆ مەهێنن من پێم خۆشە کاتێ دێمە ناو ئێوە دڵم ساف بێ بەرامبەرتان دڵم هیچی تیانەبێ بۆیە قسە و قسەڵەوک ئەوانم بۆ مەهێن بۆیە ئینسانی مسلمان بەڕاستی لەسەرەتی کە کاتێک ئەمە بە هەڵێکی باش بقۆزێتەوە بۆەوەی کە ئەو دڵ و دەروونانی بەرامبەری یەکتری تۆزێک ینی نیگەرانیان هەیە هەوڵدا ئاشتی بکاتەوە بەرپرسایەتی گەورەش هەرکووتمان ئەوەی کە بەپێی خۆی هەر کەسە بەپێی قەدری خۆی هەر کەسە بەپێی مستەوای ئیجتیماعی خۆیانی پێگەی لەم کۆمەڵگایە مەسئولیەتی زیاتر لەسەر شانە باوکێک لەگەڵ مناڵەکانی زیاتر لە دایکێک بە هەمان شێوە بەڵام دوای ئەوە ئەگەر کەسێک بێت دیار بێت یعنی زیاتر مەسئولیەتی کەوێتە سەر شوان واگەر برای گەورە برا گەورەکان بێت خۆی لە هیناڵای خۆزگا برابچوک هەر برابچوک نەبوومایە چونکە ئەوەنە چۆنەڵی هەڵە سوورێنێ ئەوانە بەڵام لەمەیشا براگەورە دیسان یان ئەوەی کە والحاصل لە هەمویان بڵی تەمەن و ئەزمونێکی زیاترەکەوێتە سەرشانی ینی بۆیە ئەبێ ئەو پێشتر پێش هەموو ئەوانە شتی بچوو گەورە نەکا شتی پێشتر باس نەکاتەوە ینی چۆنەڵێ ئەوەی چووە ڕۆشتووە دیسان هەڵی نێداتەوە فەصفەحی الصەفح الجەمیل بە ئیتر ئێمە لاپەڕێکی پاک و بێگەر دیسان لەگەڵ یەکتری هەڵبدەینەوە کە بەڕاستی جەژن ئەگەر ئەمانی لە دەستدا هەموو معناکانی تری لە دەستداوە ئێستا من لە کوردەواریە بینین تەماشاکەی الحەمدولillah تا ئێسێشەوە ماوە کە جەژن چۆنە فرسەتێکە بۆ تێکەڵاوبوونەوە جارێکی تر بۆ سەردانیکردنی یەکتری جارێکی تر بۆ ئولفەت و مەحەبەت و دۆستایەتی گۆڕینەوە جارێکی تر هەر لە مزگەوتەوە بیگرێت تاکو گۆکۆڵان و گەڕەکان و تاکو خزمان و هاتچۆکردن کە ئەوە بەڕاستی عورفێکی کۆمەڵایەتی جوانە کە تاکو ئێستش ماوەتەوە هەوڵ بدەین ئینشاڵڵا هەر بنێتەوە بۆەوەی دڵەکانیش بە بێگردی بمێنەوە ئەوسا بەرپرسیارەتی میدیا و ڕاگەاندن کەناڵەکانی ڕاگەاندن لە جەژندا بەرامبەر بە بینەر و جەماوەرەکان چییە؟ ئەبینین بەشێکی زۆر لە میدیاکان جەژنەکەن و وێزگەیە بۆ وەکوڵێ لابرنی ئەو هەموو لەمپەر و بربەستانەی کە لە پێشتر لە بەردەمیانە بووە بۆ ئەوەی کە لە جەژنا زۆرترین کار تێکردنیانە بێ لەسەر بینەر ئایا بەباری ئیجابیە بێ یا بەباری خراپی بەباری سلبیە میدیات چ بەرپرسیارەتێکی دەکەوێتە سەرشان وەڵاهی لەوانەیە بڵێم
ئێستا وای لێ هاتووە زۆرترین مەسئولیت بەرپرساتی لەسەر شانی ئەوانە. ئێستا تۆ لە ماڵەوە بە مناڵەکەت بڵێ وامە کە سەیری فلان شت مەکە، بەڵام ئەو بە شێوەیەک ڕازاندێتەوە، یعنی تۆ لەوانێت کۆنتترۆل و پۆن بۆ نەکرێ و لە هەموو ڕۆکانی شۆ تەکنۆلۆژیا دەوری داوین، یعنی وای لێ هاتووە کە تۆزێک کۆنتترۆلکردنی ناڕەحەتە، بەڵام ئەوی ژەکەوێتە سەر بەڕاستی بەرپرسانی وڵات یەکەم لە یەکەمەوە کە ئەبێت چۆن لە چوارچەوەیەک دابنرێت، سنوورێک دابنرێت، ئەو سنوورە زیاتر تێپەر نەکات، چونکە تەماشاکە شتێک کە زۆر زەرەر ینی زیانی گەورە لە خلاقیاتی ئینسانەدا، جا ئەگەر بەڕووی باشە ئەتوانێت بیبا، بەڕووی خراپی ئەتوانێت بە کە میدیایە، میدیا بەڕاستی ئەتوانێت یعنی کۆمەلگا ئاراستە بک بۆ شتێک ئەوەی کە خۆی بەدڵێتی جا خراپە یان چاک بە هەموو شێ ئەتوانێت بیگۆڕی. ینی تەجربەی خۆمانەگە تەماشا بکەین، زۆر جار خەڵکێکی ڕێیەکی تایبەت هەیە، بەڵام تەماشای کە کاتێککە گوێ بۆ میدیا و کەناڵەکانەگرێ وای لێکە لەو ڕێی خۆی زۆر پەشیمانە بێتەوە بەم لایە لە عاداتەوە. کەواتە میدیا بەڕاستی کاریگەریکی زۆر گرنگی هەیە لەوەی کە آخر میدیا چییە؟ ینی تەماشاکە کاتی خۆی خەتابەت بووە، خەتابەت یەکێک بووە لە شتە زۆر چۆنە لە کاریگەرەکانی ناو کۆمەلگای مجتەمەعی عەرەبی بە تایبەتی کە کەسێکی خەڵکی بەیەکی بارێع توانیوەتی سەرنجی خەڵکانێکی زۆر ڕاکێشەی. ئیسا ئیبن عەباس ڕەزای خوای لێبێ کاتێککە خەوارج دروستە بن ئەیان ئیمامی عەلی ئەینێرێ 6,000 چوار بۆ ئەو کەسیان 4,000 کەسیان تقریبەن لێ پەشیمان کاتەوە. ئەمە شێمە خەتابەت و هینە، ئەمە کارتێکردنی قسەیە، کارتێکردنی کەلیمە وشەیە. بە هەمان شێوەش ئەو میدیایە کە تەماشایەکەی ئەو کارتێکردنی ئەوەی کا باوەڕکە بە چەند کتێب خوێندنەوەیەک بۆیە خلاف هەیە لەسەرەوەی کە ئایا ئەو قسەی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام بکرێ بە فلیمێک و لێ بدرێت یان ئەوەیە خەڵکی وەکو سیرە و لە کتێبە وەکو سیرە بیخوێنەوە. شەیخی قەرەضاوی ئەفەرمێ ئەوەی کە فلیمێک ئەیکات بەرجەستەیەکات و ئینسانە باتە ئەوەی کە بەڕاستی شوێن پێی ئێمە هەڵبگرێیان خۆشەویستێکی بۆ دروست بێ بۆ ئەو حاڵەتی کە هەر فلیمێکە بۆنە بە تایبەتی ئێمە باز لە فلیمێکی دینیەکەین بە هەزار کتێب ئەو تەئسیرات و کاریگەری دروست ڕاستە. مامۆستا بەرپرسیارەتی ئێمە، بەرپرسیارەتی کۆمەڵگە، بەرپرسیارەتی دەوڵەمەندەکان بەرامبەر بە هەژاران چیە لەم جەژنەدا؟ پێشتر باسمان لەوە کرد کە نەبی نەمایە عەزیەت و ئازار بە ئەو پێدراوانی کە خۆمان هەمانە لە ڕووی جلوبەرگ و خان و ناوماڵ و کۆمەڵێشتی دیکەوە. ئێستا چۆن ئەو کەلێن و فەراغی کە هەژارێک هەیەی ئەمە چۆن پڕیکەینەوە؟ هەژارێک بەهۆی نەبوونیەوە، بۆی نەبوونی جل بۆ مناڵەکەیەوە، بۆی نەبوونی چێشتی جەژنەکەیەوە دەرگای جەژنی داخستووە. چۆن ئێمە بەرپرسین بەرامبەر بە هەژارانی وڵاتەکەمان، دراوسەکانمان؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کەسێک ئیمانی نییە خۆی بتێر بێ و دراوسەکەی برسی بەس برسێتی سەر بێنێتەوە. لەوە چێمە لە جەژنا دوو جار ئەم مرۆڤە ئیمانی لەدەست بدە. والله ئینسانی مسلمان بەتایبەتی ئەوانی کە خوا پێداون وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه، ببخشن لەوەی کە خوای گەورەی ئەوەی کردو بە جێنشین بەسەریەوە. ئینسانی مسلمان ئەوەی کە هەیەتی هی خۆی نییە، هی خوای پەروەردگارە، ئەمی کردو بە وەکیل بەسەریەوە، بە جێنشین، بە خەلیفە بەسەریەوە کە بیبەخشە بۆ کەسانی کە مستحقن. یعنی بەڕاستی ئینسانی مسلمان بەتایبەتی کاتێک کە وڵاتێکی خۆی ئەبینێ لە ژێر ناڕەحەتی نەبوونی و فەقر و هەژاریدا و ئەناڵێنێ، ئەمیش خوا پێداوە هەیەتی کە ئەگەر هاتوو دەستی یارمەتی درێژ نەکرد با لە ئیمانەکەی بترسێت. ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمووت کە تۆ خوێنتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ کەس باوەڕی نییە کە خۆی بە تێری بخەوێ بەڵام دراوسەکەی. بۆیە بەڕاستی جەژن یەکێک لە مەغزا و مانا و ناوکرۆکی جەوهەری جەژن ئەوەیە کە ئینسان بەڕاستی بیرکاتەوە ئاگاداری ئەندامەکانی کۆمەڵگا بێت، ئەوانی کە هەژارن، کەم دەستن، کەم دەرامەتن، خەڵکانێکی ئەوانی کە پێوترێ خاوەنی ینی پێداوەستی تایبەتەکان کە ئێستا بە تایبەتی ئەوان کۆمەڵێکی چینێکی لەوانەیە بڵم زۆرتر هەژارترین چینی کۆمەڵگا بن و ئەوانی کە پیر و پەککەوتن و ئەوانی کە والحاصل کە ڕزق و ڕۆزیکی بۆ شێوایان نییە. بەڕاستی ئێمە بۆ ئەوەی جەژنەکەمان هەمووی
فەرحەت و خۆشی و شادیەکان هەموو ئەندامانی کۆمەلگاکە بگرێتەوە و تەنها بۆ خۆمان نەبێ و خەڵکانێکیش دڵیان خۆش بێ بەم ئیسلامە تەماشاکە سەدەقەی فتر ینی کە پێوتری زەکات سەرفیترە بۆچی دانراوە لە جەژنە بۆ ئەوەی کە کاتێک تۆ لەسەر سفرەکە دانیشی هەموو نیعمەتەکانە دەوروبەر کۆ لەسەر سفرەکەت هەن مەلەذاتی دنیا هەمووی هەیە طیباتی نیعەم هەمووی هەیە بۆ ئەوی هاو نیشتمانەکەشت هاو دینەکەشت هاو گەڕەکەکەشت وەکو خۆت وابێت بە هەمان شێوە لە شادی خۆشی توە بەشدار بێ بۆیە بەڕاستی پێویستە ینی لەم ڕۆژانەدا کە بە تایبەتی ڕۆژی جەژن تۆ پێش ئەوی جەژنیش بێتە پێشەوە هەوڵ بدە ئەوەی کە ئێمە زۆر جارواین ئەوەی کە بۆ خۆمان سەرفیەکەین و ئەی خۆین کەمێکی ئەدەین بەوانی سەگەر کەبرە قەلێک بکرێ بۆ خۆی ئەگەر مریشتێکی دەست بێت بۆ خەڵکی تر لە دەستیشی نایە زۆر جار بۆیە بەڕاستی پێویستە ئینسانی مسلمانەوە چۆن لەیەکێک لە معناو مەغزاکانی جەژن بگرە من بەسەرێکی ترینشین ئەزانم کە ئەو خۆش و شادیە کە ئینسان بەشیکەین لەگەڵ هەژارەکان هەیەی بەشیکەین بەڵێ لەگەڵ ئەوانە هاوسنگ بین. زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم هەستەکەم پرسیارێکی زۆر گرنگە بە تایبەت کە ئێمە لە وێستگەی یام لە دەواازەی وێستگەی جەژنی پیرۆزی قوربانداین بەرپرسیارەتی هەمومان بەرامبەر بە ژینگە کە ماڵی یەکەمی هەمومانە کە ژینگە لە هەموو کاتێکا پێویستە ئێمە زۆر بە ئەخلاقانە و بەرپرسیارانە مامەڵی لەگەڵدا بکەین. گلەیەکی زۆر لە مسلمانان ئەکرێت لە جەژنا بە تایبەت لە قوربانیە کە ئێستا ئێمە لە جەژنی قوربانن قوماوەیەکی قوربانی ئەکرێ و بەکارهێنانی هۆڕێنی سیارە و دووکەڵی سیارە مرۆڤێکە ئەتوانێت بۆ گەڕێکێت دوو گەڕک ئەولاتر بە پێ بڕوا بۆچی سلفی سیارە لێ ئەدا ئەم دووکەڵە کاتە هەواوە بە گرنگتر بکە لەسەری بوەستین مەسەلەی قوربانیە مرۆڤێک خوا پێی داوە قەسابێ بەکرێ دەگرێ حیوانێکی بۆ سەر دەبڕێ ئیتر کێشەی نییە پێستەکەی و ناوسکەکەی و کۆمەڵشتی دیکە هەر لەسەر شەقامەکان لە شوێنێکە کەم ئەبێتەوە مای عەزیەت و ئازار بۆ خەڵکو وە ژینگەکەشمان پیزەکە فڕێدا ئێمە بەرپرسیارەتیمان بەرامبەر بە ژینگە چییە و چۆن ئەم دیاردە ناشرینە موسڵمان کە کاتێک خێرێک دەکا پێغەمبەری خوا فەرمێ بۆمە بەرزترین پلەی ئیمان لا ئیلاهە ئیلەڵڵاه و بچووکترینشی لابردنی شتێکە لەسەر ڕێگەی موسڵمانان ئێمە خۆمان بەداخەوە بووینەتەوە مای ئەوەی کە نەک دڕکێ لەسەر جادە لا نابین بگرە شتێکی قێزەونی ناشرینی کە هەم بۆنی هەیە هەم ڕێگەکەشمان لێگرێ لەسەر جادە فڕێدەین. لە حقیقەتە وایە فەتی جەژنی قوربان کە ئەو قوربانیەتی ئاکرێ کە شاعیرەیەکی گەورەی موسڵمانانە ئەبێ ئینسانی موسڵمان بەڕاستی ئاگاداری بێکە ئەوەی کە هەیەی درێغینەکە وەکو قوربانی وەکو شاعیرەیەکی گەورەی ئەم جەژنە ئەنجامی بدا بەڵام ئەویش معنای ئەوە نییە کە ئیتر بە ئارزوی خۆی ینی چۆنی بۆ کرا و چۆنی بۆ گونجا چۆنی بۆی ڕەخسا ئاوا بەو شێوەیە بیکە بۆیە پێویستە بەڕاستی لەو کاتێشە ئاگاداری ئەوە بیکە ئەمە چەندی خێری تایە بە خێرەکەت کەم نەبێتەوە یان نەبێتە مایی ینی دروست ینی لەباتی ئەوی خێری بە بنووسێ خوانەخواست شەڕ بە بنووسرە یان خراپە لەسەر بنووسرێ بەڕاستی پێویستە ڕەنچان ڕەچاوی ئەوە بکە ینی ڕاستیە ئاگرتەوە ئەی بە شوێن بەلای شوێنە کاکەڕۆی کە ئەو بۆن و بەرامەیە بیستی بەڕاستی ینی بەلەو تادێ ئەزانی چەند ناڕەحەتە چەند پیسە زۆر جار ئەوەی کە ناموسڵمان بێ لەوانەیە قسەی خراپیشی بەدەمامێ بەرامبەری بەڵام بۆیە بۆ ئەوەی ئەوە ڕوونەدا بۆ ئەوەی جوانی و گەشاوەیی و پاراستنی شاعیرەکە وەکو خۆی بمێنێتەوە پێویستە بەڕاستی ئینسانی موسڵمان ئەوە بکاکە هەوڵ بدا ئێستا بۆ نمونەکە قایمقامیەت ئەوەی ڕاگەیاندووە کە با لە کوشتارگەکان نابێ خەڵکێک وازانە ئیلاوێ بیتنی بهێنتە ماڵەوە و خۆت لەسەری بی و بەڵە سونەتە خۆت لەسەری بی بەڵام ئەمە ئەگەر هاتو بۆ هۆی ئەوەی بەرژەوەندی گشتی ماوەسا زۆر ئێستا لە ماڵە ئاو کەمە لەوانێتەوە بێنیتەوە نتوانی بەو شێوەی کە پێویستە ماڵەکەش پاک بکەیتەوە وەیکەیتە عەلاقەیەک بۆ من ئەیبێتە دەرەوە لە دەرەوەش دیسان لەوانەیە ساری خۆڵ نییە چەند ڕۆژێک چ بۆنێک بەناو گەڕێکیشە بڵاو کاتەوە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە ئینسان بۆی ئەکرێ باشترین شت ئەوەیە کە لەو کوشتارگەکانە بچێت خۆی ئەو حیوانم بۆ سەر بڕۆ خۆ لەسەری وەستاوی تو سەر بڕۆ لەو شوێنانی کە تایبەتن بۆیە ئینسان بەڕاستی تا گونەهبارە بێ کە ئەگەر بێت و لەو ڕێنمایانە دەربچێت چونکە ڕێنمایانەکان هەمویان ینی تبقی شریعەتی ئیسلامی. زۆر سپاس دەکەم مامۆستا مێدەوارم سوود و زانیاریەک و بەرچاو ڕۆشنیەکمان بە بینەران بەخشی بێ خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە زۆر سپاس.
بینەرانی بەڕێز لێرەدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم جەژنی قوربانتان پیرۆز بێ و خوای گەورە بیکاتە مای خێر و خۆشی بۆ تەواوی موسڵمانانی جیهان و کوردستانی بەژمەینەت و ستەمدیدە بە تایبەت خواتان لەگەڵ و هەر شاد بن.